بڵاو کەنیزەک و جاریە و کۆیلە چۆن لە کەلتوری عەرەبیەوە هاتوونەتە ناو ئیسلام. ئایا ئیسلام توانیوێتی سنوورێک بۆ ئەم دیاردەیە دابنێ یا هەروەک خۆی هێشتوێتیەوە؟ بینەرمان بن. لە مێژوودا دیاردەی کۆیلایەتی قۆناغێکی دوور و درێژی ژیانی مرۆڤی داگیر کردووە کە هەم وەک سەرچاوی پیادەکردنی دەسەڵات و فەرمانڕەوایی مرۆڤە بەهێز و زاڵەکان سیرکراوە و هەم وەک ئامرازی بەرهەمهێنان. لە زۆربەی هەرە زۆری شارستانیەتەکاندا کۆی لە وەک شتومەک سیرکراوە، کڕین و فرۆشتنی پێکراوە و تەنانەت خاوەنی گیانی خۆشی نەبووە. زۆر جار لە بەردەم تووڕەیی خاوەن کۆیلە یان کاری قورس و تاقەت پڕوکێن و یان بۆ بەدیهێنانی خەونی نەمری ئاغاکەی بووە بە قوربانی. لە شارستانیەتی ئیسلامدا جگە لە کۆیلە وەک ئامرازیەک گیان کاڵایەک لە تەنیشت کاڵاکانی تر دیاردەی کەنیزەک و جاریە بوونی هەیە کە لە شەڕ و شۆڕ و فتوحاتەکاندا داگیر کراون و ئەمە بە تایبەتی ژن و کچی هۆز یان گەلە تێکشکاوەکەی مەیدانی شەڕی گرتوتەوە، واتە لە کاتی داگیرکردنی شوێنێک یان لە شەڕێکدا کاتێک غەنیمەت و کەلوپەلەکاندا بەشکراون بەسەر شەڕکەرەکاندا کچ و ئافرەتەکانیشیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە و ئەمانە وەک کۆیلەی سێکسی سیرکراون و مامەڵەیان لە تەکدا کراوە. دەپرسین ئایا کۆیلایەتی تەنیا پەیوەستە بە ئاین و شارستانیەتی ئیسلام یان ئەم دیاردەیە لە زۆربەی ئاینەکاندا دووبارە بووەتەوە؟ مەبەستی سەرەکی لە بەکۆیلەکردنی خەڵکانی ترچی بووە؟ ئایا پاڵنەری ئابووری و بەرهەمێنان بووە یان بەکارهێنانیان بۆ وە کۆکارێک بۆ سێکس و ڕابواردن و تەنانەت وەچەخستنەوە؟ سیستمی کۆیلایەتی سیستمێکە بە درێژایی مێژوو هاتووە. کاتێک دینەکانیشن نەیانتوانیوە یان نەیانویستووە با بڵین ڕەتی بکەنەوە تا هێتە سەر ئیسلامیش سەرکن لە ئیسلامیشە کۆیلایەتی دیسان بە هەمان شێوە تەنزیمە کرد یا تەئسیسە کرد. پێت وایە مەسەلە کۆمەڵایەتیە یا هەر هیچ دینێک بەلای مهم نەبوو ئینسان کۆیلە بێ یاخود نەخێر. سیستەمی کۆیلایەتی سیستەمێکە بە درێژایی مێژوو لە هەموو کۆمەڵگاکانە هاتووە و نەتیجەی گەشەکردنی هەلومەرجی ئابووریە لەبەر ئەوەی کۆیلە بۆ خۆی بەشێکە لە بەرهەمهێنان یا ئامرازی بەرهەمهێنان ئەبێتە ئامرازی بەرهەمهێنان. لەبەرەوە کۆیلێتی لە هەموو کۆمەڵگاکانە بووە. ئاینەکانیش کە هاتوون کۆیلێتیان هیچ ڕغا نەکردووە هیچ کاتێ بەعکسەوە برەویان پیاوە. بۆ نمونە تەماشای زەردەشتی بورە برەویان پێداوەیە هەر تەنزیمیان کردووە. برەویان پیاوە لە ئاینی ئیسلامە زیاتر برەوی پێراوە. لە ئاینی ئیسلامە پێچوانەی ئاینی مەسیحیەوە یا حتا هی زەردەشتیەوە ژنی کۆیلە زۆری لێکراوە کە سکوزا بکە بۆ ئەوی مناڵ بەرهەم بێن. بورە باسی زەردەشتیت کرد لە زەردەشتیشا بەم شێوە هەیە؟ بەڵێ لە زەردەشتیشا کۆیلەتی هەیە، بەڵام شێوەی کۆیلەتیەکە وەکو نیمچە دوورگەی عەرەبستان نییە وەکو زروفی بادیە نییە وەکو ینی بڵێن سەحرا و ینی مامەڵەی سێکسیان لەگەڵ نەکراوە لە مامەڵەی سێکسیشان نەگەکراوە، کوژراویشن سەربڕاون هەموو شتێکیان نەگەکراوە. خۆ دیانەتی زەردەشتی لە قۆناغێکی زۆر دواکەوتوترە بۆ تێکەڵ بە دەوڵەت بووە لە سەردەمی ئەردەشێرا تێکەڵ بووە. پێشتر سیستەمی کۆیلایەتیەکە لە دەوڵەتی ساسانیە هەر بووە، یعنی ئەوە پەیوەندی نییە بە ئاین. بەڵام لە نیمچە دوورگەی عەرەبستانە دەوڵەت هەر نەبووە، دەوڵەت هەر نەبوو، لەسەر نەیرید ژیاون، لەسەر ترادیسیۆن ژیاون. بەڵام ترادیسیۆنی عەرەبی لەو سەردەماوا بووە کە ژن کڕین و فرۆشتنی پێوەکراوە، لە بازاڕە فرۆشراوە بە عەرەبی سوقی نەخاسی پێڵێن شتێکی ئەوە نییە. بەڵام فەرقەکە چییە؟ لە دیانەتی ئیسلامێکڵم برەوی پێوراوە ژنی کۆیلە خاوەنەکەی بۆی هەبووە بیفرۆشێ ممارەسەی سێکس بکە و مناڵی بێ و مناڵەکەش ئەو خاوەنێتی نایەتەوە بەش نەکەیان نەخێنە ئەبێ مناڵەکەشی بێبێهی خۆی ئەبێ بێهی پیاوەکە ژنەکە تەنیاوەکو بەرهەمهێنە بەرهەمهێنە بە تەنیا بەرهەمەهێنێ لەعنیەوە ئەو ئاەتی قورئانیشی لەسەرەوە ئەبزانم وەلا تەکرەهوا فتياتكم على البغاء وزۆر شتی لەسەر جەڕێتەوە بچینەوە سەر ئەسباب النزول وانە بەس مامۆستا ئێمە هەموو زۆر جار ئەمە ئەبیستین کە ئاین هاتووە بۆ هەر ئاەتێکمان هەیە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئەم کەڕەمنا بەنی ئادەمە لەگەڵ ئەم کۆیلاتیە
چۆ یەکە گرێتەوە یانی ئەگەر سەرتاسەری تێکستی ئاینی ئیسلام کە قورئانە بەراوردی بکەی دەیان ناکۆچی وە شتیوان ناکۆچی تایەکە بەس پێتوانێ هەر مەسەلە دەق خۆی وایە بە شێوەیەکی گشتی هەر مامەڵە چونکە تەناقۆزە کۆمەڵایەتەکان لە دەقەکانە دەق ڕەنگ دەدەنەوە ینی پێتوانێ مەسەلاوەی خۆی تەناقۆزی کۆمەڵایەتە لەناو دەقیشا ڕەنگاتەوە دەقی ئاینی قەت نەهاتووە جیای بکاتەوە بڵێ ژنی مسلمان ئەوە کە کاڵێ بەنی ئادەم ژنی کۆیلە وەکو ژنێکی ئازاد تەماشا ناکە ژنی کۆیلۆکو ئامرازی بەرهەمهێنان تەماشاکە وەکو کۆیلەیەک تەماشاکە ئەگەر خۆ وەکو ژنێکی ئازاد تەماشای بکە لەو حاڵتان نەکڕین و فرۆشتنی پێوەکرێت ناقی کوشتنی هەیە تۆ ئەگەر جەناب تەماشا بکەی لە ئاینی ئیسلامە ئەتەکردن یعنی ئازادکردنی کۆیلە لە ئاینی ئیسلامە نییە ئللا بە عقوبەت نەبێ بەس ئەو کەسە خۆی ئەتوانێت ئازادی بکەیت ئەو کەسە بەڵام نیکە ماڵی خۆیەتی ماڵی خۆیەتی نیکە بەڵام بەپێی شریعەت بەپێی ئاەتی قورئان یعنی وەکو لە نەسەهاتوە لە حاڵێکە ئازادیەکە ئەگەر جەریمەیە بکە ئەگەر خۆی بڵێ ئەگەر سوێنێکی درۆی خوارد ئەبێ کۆیلێ ئازاد بکە ئەگەر گوناهێکی کرد بە پێچوانەی تعلیمی دینیەوە ئەبێ بەڵام ئەمە چییە بۆ خۆی ئەمە بۆ ئەوەی ئازادی لەوانێت زانانی ئیسلام یا خەڵکانی تر وەک چۆن ئێستاش دیفاع لە فرژنیەکەن ئەوەش توانین دیفاع لە مەسلەی کەنیزەک و کۆیلە بکەن بەس ئێستاڵەن ئیسلام شتیوایی نەکردوکو حتا بەعزێکیانە ئەسڵەن هەر نەبوو کۆیلایەتی لە ئیسلامە ئەوە هینت ینی با بڵێن نکولیکردنە لە تاریخ و لە حقایقی تاریخی ئەژینا زۆر باش دیارە و بەپێی ئاەتی قورئان و بەپێی تاریخی کۆمەلگای ئیسلام و کە عبودیەتە بۆ بەڵام عبودیەت ئێستا کە نەماوە لە دنیای ئیسلام و عەرەبە لەبەر ئەوە نیە بە قانون ئیلغا کراوە حکمی تاریخ ئیلغای کردووە لەسەر دەمێکە کە کۆیلەتی لە هیچ کون و قوشبنێکی دنیا نەماوە ناکرێت ئێستا سوقی بازاڕی نەخاسە هەبێ خەڵق کڕێ و فرۆشێت بەڵام مامۆستا هەروەک ئینساف خۆ لە دنیای کاپیتالیزمیشە لە دنیای لیبرالیشە لە دنیای مەسیحیشە ئەو دوو دنیای مەسیحی مەبەسم لە کۆنترە کە تەنانەت کەسێک وەک مارتن لۆتەریش بە شانوباڵی کۆیلایەتی هەڵەیە کاتێکیش لیبرالیزمێ لەبەر ئەوە کۆیلایەتی نایڵێ شەڕێک لە بینی ئەمریکای جنوبی شیمالی لەسەر ئەو مەسەلانە دروست بوو ینی پێتوانێت ئەمە شەر دیسانەوە پاڵنەرێکی ئابووری وای کرد کە کۆیلایەتی لە ئەوروپاشە نەمێنێ یا لە ئەمریکاشە نەمێنێ دوای بڵاو بێتەوە بە دنیادا پێم وانە کە خۆ کۆمەلگای ئەوروپای و کۆمەلگای ئەمریکای و ڕۆژاوی و کۆمەلگایەکی معسووم بێ کۆمەلگای ئەوروپایی مادام بینای بنیادی ئابوووریەکەی لەسەر مڵکیەتی تایبەتی بیناکراوە کەواتە مەسەلەی کۆیلایەتی ئەی بۆ وەسایلی ئینتاج بێ بۆ ئینسان بێ بەڕاوە هەسار ینی مەسەلەکەی کە وەسایلی ئینتاژی ئۆتۆماتیکی پێشەکەوێت ئەنجاواز لە کۆیلایەتی ئەنجاواز لەوە هێنێ بەڵام ئەوەش مەسەلەیە کە تۆزێت کێشەی زۆری لەسەر بە هەتا لە ڕووی نەزەریشەوە چونکە فایزی قیمە بە زیادەبایی لە جوودی ئینسانێتە دەرەوە قەت لە ئالت نایەتە دەرەوە لەبەرەوە هەتا ئێستش سەرڕای ئەو تەتەورە گەورەیە کە بەسەر تەکنۆلۆژیا هاتووە هەر ناتوانن دەستبەرداری کاری ئینسان باشە بەڵام وەکو کۆیلەنە ئەو کەسە کەیشەکە مافی خۆی هەیە لە حاڵە حازرە دەتوانێت باشە ینی مەبەستمە ئێستا کۆیلە وەک کۆیلە بە شێوەیەکی قانونی نییە لە دنیا بەڵام مەسەلەکە لەمە چۆن ئیسلام بە دەقێکی شەرعی ئەی شەرعێنە گرفتەکە لێرا کە ئەکرێتە دین ئەمە گرفتەکە لە مەسەلەکە بەڵێ چونکە ئاینی ئیسلام کە هاتووە وەکو عەرزم کردی لەسەر ترادیسیۆن ئیشی کردووە ترادیسیۆنێک کە برەوی یاوە بە یان ڕەوایی یاوە بە کۆیلایەتی مادام ڕەوایی پیاوە ئاینی ئیسلام زۆر شتی وای کردووە کە ڕەوایی یاوە بە ترادیسیۆن و دوایی کردوەتی بە شەریعەت بەس پێتوانێت ئەوە بێتە دەقێکی لە مێژووە بەسەر بچێت ینی ئاساییە لەو کاتان نەیتوانێت لەگەڵ عەرەبا بڵێ کۆیلایەتی ڕەتکەنەوە ئێستا مەجبور شەرعانوێتی با بڵین بەڵام ئەگەر ئێستا حکومێکی ئیسلامی وەگەوەی کە داعش بینای کردەوەی کە قاعیدە لە ئەفغانستان کردوێتی ئافرەتی نەکردێتەوە بە کۆیلە
داعش كردي بس لقاعدة نيكردن قاعدة بجوری چکە کردی ئەوەی کە بەسەر ئافرەتێنەناوە لە ئەفغانستانە هەر تەنیا جلوبەرگەکەی بۆ خۆی کۆیلایەتیە. پرسی کەنیزەک و کۆیلایەتی تا چ ڕادەیەک پەیوەستە بە شەریعەتی ئیسلام؟ بۆچی ئاینی ئیسلام کە بانگەشەی یەکسانی نێوان مرۆڤەکان دەکات وەک عەبدی خواپەرست و خۆپارێز نەیتوانیوە ئەم دیاردەیە ڕیشەچێش بکات؟ کولتور و دابوونەریتی خێڵەکی عەرەبی تا چ ڕادەیەک ڕۆڵی هەبووە لە تۆخکردنەوە و تەشەنەسەندنی پرسی کەنیزەک و کۆیلایەتی؟ مەسەلەی کەنیزەک لەگەڵ داعشە سەری هەڵدا و ئێستاش لەگەڵ کۆتایی هاتنی داعشە دیسان باسەکرێتەوە. بەڕێزت پێت وایە کەنیزەک بە معنای ژنی کۆیلە لە ئیسلامە شەریعەتە یا عادەتێک بلەو کاتەیە؟ پێش هەموو شتێکە بێ ئەوە ڕوومکەینەوە کە شتێک هەیە عاداتی و تەقالیدی عەرەب بۆ شتێکەیە دین. هەر کاتێک عادات و تەقالید تێکەڵ دین بکرێ و ببێ بە تەشریع ئیترەوە کارەساتە و ئومەت تووشی ئەمنێک بە تێ دەبێت کە ئێستا توش بووە. بەس پێت وانێت زۆربەی شریعەت هەر کەلتوری عەرەبە بۆ زۆربەی شریعەت نە وەکو تەشریع کە نصوصی قەطعی ثبوتی قورئان هیچ کاتێک عادات نەبووە. بەڵام هەندێک شت هەیە کە عادات و تەقالیدی عەرەبە بکرێ بە تەشریع وەکو کۆیلە وەکو سەبایە وەکو ئەم جۆرە شتانە ئەسڵەنە ئیسلامە هاتووە ئەوە لە ناو ببە نەوە هاتووە بکرێ بە تەشریع کەنیزەک شتێکی خراپە هەر زۆر خراپە. ئەی بۆ پێغەمبەر کرد ظاهیرەیەکی موەقەت بوو بۆ کاتێکی موەقەت. کەسیش نییە ئینکار بکە بڵێ نەبووە. تەحەدا دەکەم هیچ کات دەبرێت کتوبی توراثی مێژووی پڕە لەو جۆرە شتانە بەڵام قورئان باسی نەکردووە کە قورئان باز ناکە ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین بڵێن ئەم شتان نییە چونکە هیچ حکمی سەبایە لە قورئانە باز نەکراوە. چۆن باس نەکراوە؟ باسی ئەسیر کراوە. سەبایە چییە؟ فإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب حتى إذا أثخنتموهم فشدوا الوثاق إما منا بعد وإما فداء حتى تضع الحرب أوزارها. ئافرەت وەکو ئەسیر وەکو سەبایە نەبووە. ئەسیریش دوو حکمەیە ئیما من و ئیما فدا ئیما بە منەت و ئیما بە فیدا یعنی بەرامبەر بە شتێک. بەڵام مامۆستا پێغەمبەری خوا لە خۆی و شتێک ئەکا کە شەریعەت نەبێ هەموو کردەوەکانی پێغەمبەری خوا سەڵسەلام تەشریع نەبووە. چۆن بۆ ئەم تێگەیشتون ئەم جۆرە تێگەیشتنە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ئەمە تێگەیشتنی ئەم ئاەتە بەسەرات چووە. ئەم جۆرە فکرێ نییە. کردەوەکانی پێغەمبەر زۆر کات تەشریع نەبووە. ئەمە باسی قورئان دەکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى باسی قورئان دەکە. باش فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم همان قورئان فەرمێ وأن يحكم بينهم بما أنزل الله. ئیتر ئەمە باسی قورئانە پەیوەندی بە ئەفعالی پێغەمبەر. بەڕێز ئێمە ئەزانین مەسەلەی جنس لە ئیسلامە حەساسە. بەڵێ ئەگەر جنس لەگەڵ کەنیزەکە جنسکردن وەکو ژن لەگەڵ کەنیزەکە حەڵال نەبووایە پێغەمبەری ئیسلام و ئەسحابە چۆنیان؟ نانە شت هەیە لە ئیسلامە موەقەتە حکمی موەقەت هەیە ظاهرەیەکی موەقەت. لە ئێستا پێت وایە کەنیزەک حرامە؟ هەر حرامی قەتعیە ئێستا ئەم شتە نەماوە لە ئیسلامە. ئەم جۆرە شتە سەردەم پێغەمبەر سەلەفی ئەڵێن ئەوەی بڵێ کەنیزەک حرامە ملحیدە بۆ چونی خۆیتیان منیش ملحیدم بە ئەفکاری ئەوان ئەم جۆرە فکرە. ئەنی پێت وایە کەنیزەک لە ئێستا مطلقاً حرامە؟ بە مطلقاً حرامە. ئەوەی داعش کردوێتی حرامە. کەلتور بووە مەیکەن بە دین مەیکەن بە تەشریع ئەمە حرامە نییە ئەم زۆر شتانە سەبایە نەما بۆ سەردەمێک بوو ئێستا نەماوە. بەم قسەی بەڕێزت بێت ئەحکامی ئیسلام موقتن. شت تێکەڵ نەکە ئەحکامی ئیسلام هەیە قەطعی و ثبوتە وەکو عقائد وەکو ئەم جۆرە شتە بەڵام ئەحکامی متغیراتە وەکو لە کتوبی ئوسوڵە مقررە ئەحکامی متغیراتە ئەوەی کە مثلا ئێستا ومن لم يستطع منكم طولا أن ينكح المحصنات المؤمنات خالصة آياتك توكا فمما ملكت أيمانكم من فتياتكم أو آيات بمشي فمما ملكت أيمانكم من فتياتكم المؤمنات من فتيات أو بيش باش تكرون بكين سبا يشتكى وملك اليمين شتكى سبا أتيت بابي أسيرة ملك اليمين شتي ديكيه عافرتك حرة وآزادك في خواتي ئەو کات کە بۆ بە مولکی یەمینی ئەمە حکمێکی دیکەیە و شتێکی دیکە ئەمە شەرحێکی ئەمان بۆ بکەیت چۆن ملک اليمین ئەوەیە ئافرەتێکە کە مەسەر اتفاقێک لە بین هەری هەردوو تەرەفە دروست ئەبێ جا زەواج نییە هەر ئاخیری ئەبێتەوە زەواج چۆن یعنی ئاخیری ئەبێت لەبەر اتفاق ڕیضە الطرفین تێدایە
ڕێضا هەردوو لای تێدا کە بۆ بە ڕێضای هەردوو لای بێتە زەواج ئەمە لە علەمایەک چ عالمێک ئەمە شەرح پێویست ناکرێت هەر شتێک یعنی ئیلا دەبێت علەما وا بڵێ هەگەرە زۆر شتێک ئێمە بچینە سەر قسەی علەمای قەدیمە ئوستاز گیان هەر شتێک نانا هەر شتێک ئێمە بچین مەفهومی قورئان زۆر واضحە يعني چی ئێمە لە قەفەسی ئەفکارە بین تا سەلەف چی بڵێ مەلکولیەمین من بڵین کەسێک ئەتوانێت بچێ ئافرەتێک بێنە بەس لەگەڵ یا ڕازی ڕێضا الطرفين هەیە ئەبێ جیهاریش بێ بە ئاشکرا بێ داکو بابیشی ئەبێ ڕازی بن بەبێ زەواجیش ڕێضا الطرفين ئوستاز جان زەواج ینی چی بمبورە مامۆستا واضح پێ لای بینەر دوو گەنج لە جامیعە بەیەکۆن چ کوڕێک بەبێ ئەوەی کە زەواج بکەن بەس دایک و باوکی هەردوو لا ڕازین ئەتوان بێک و عملی جنسیش بکەن نا ئەبێ ڕێضا الطرفين تێدا ئەبێ یەک دوو ئەبێ شتێک دیاری بکرێ بۆ نمونەوەکو مەهلێک وەکو جۆرە شتێک نە قوربانجان زەواج ئەبێ مەسەڵەن شەهود هەبێ ئەبێ فڵان هەبێ ئەوە هەبێ و زەواجتی دائیمیە وەکو زەواجی بەردەوام بۆ تەناسل و شیوا دروست بڵێ ئەمەی بەڕێز دەیفەرمێ ئەگە خەڵک ڕازی بێ ئەگە خەڵک ڕازی بێ مەسەڵەن داک و بابی ڕازی بێ خەڵک بزانێ خۆی هەر بە پێی مەزەبی مالکی شەرعی وما مەلەکت ئەیمانکم بەلای بەڕێز تۆ ئەمە کەوا بۆ بە موڵکی تۆ السەبایە ئەسرە الحەربە کە بۆ بە ئەسیر بۆ باشە مامۆستا ئەم ئەسرە حەربە ژنێکە بڵین داعشە لە سنجارە کافری گرتو بەشیەکە بەسەر خەڵکە فەرق نابێەوە بۆچی ئەوەش شتانە نییە ئەسرا دوو حکمی هەیە ئەوە من دەڵێن بە مستەڵەحەتی ئەوان ئەڵێن سەبایە من ناڵێم سەبایە دروستە ئەمە لێک جیاواز ئەم زۆر شتانە عادەتێک و تەقالیدێکی عەرەب بووە کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوویەتی ناتوانین ئینکار بکەین لە کتوبی تاریخی هاتووە بۆ ظاهیرەیەک بە بۆ کاتێکی موقەت ینی کاتی بەس هیچ دلیلێکمان نییە بابەخە دیارە لە پاش ئەوەی مادەم لە قورئانە ناتوە تۆ ئازادی ڕەتیکەیەوە هەربات چی بێ ئێمە معیارمان ئەبێ قورئان بێ بس قورئان معیارە شتێک ما خالف القورئان ضربناه عرض الحائط بس مامۆستا چۆن بتوانین بزانین کەنیزەک لەگەڵ قورئانە مخالفە لەبێ قورئان باسی نەکردو ئەم ظاهیرە گەورە چۆن قورئان باز ئەی إلا على أزواجهم أو ما ملك اليمين فرق لەگەر سەبایە مامۆستا جان ئەمە فەرقە ملك اليمين شتێکە و سەبایە شتێکە سەبایە ئەسیرە ئەسیر بەڵام مامۆستا با بڵێن کەسێک وەک عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە ئەسحابەیە و یەکێکە لە دەو کەسەی کە مژدەی باشیان پێدراوە لەو دە کەسە لەگەڵ ئەوەشە 100 کەنیزەکی هەبووە زۆرینەی ڕیوایات ئەوام کە یەکێکە لە عەشەرەی موبەشەرە هەزاری هەبووە زۆرینەی ڕیوایاتی سیرە و مەغازی و سەبایە لای ئیبن ئیسحاق هاتووە محەممەد بن ئیسحاق ئەوش ئیمامی ماڵک پێ دەرێ یەکەم دەجال بووە زانا ابن إسحاق دجال بو أعمش ضلي أشهد أنه كان كذاب دروي دروزن بو أمزور أشتانا هموي تشويه سمعتي بيغمبري حديثا قربان أمزور حديثا ولا جيري بيسواني قرآن بحر بلي ذلك قاعدة مقررة لأصولها كيبطيها كنيزك بوتاكم مردوش قربان جان كنيزك ندينة ونتشريعة شتيك بو عاداتي قبلي رقص برستي عرب ئایا هەرچی لە مێژوو ئیسلامدا ڕوویدا بێت بە تایبەتی لە سەحابی و یاوەرانی پێغەمبەر مەرجە وەک شەریعەت سەیر بکرێ چۆن دەتوانین جیاوازی بکەین لە نێوان ئەو دیاردە و نەریتانەی لە کۆمەڵگەی بەدەوی عەرەبیەوە هاتوونەتە ناو شەریعەت و ئاینی ئیسلام و کڕۆکی ئاینەکە مەسەلەی کۆیلە و سەبایە یاخود کەنیزەک وەک بڵێن کەنیزەکی سێکسی یا خۆکو با بڵێن تجارەتێکی سێکسی وایە ئەمە لە مێژووە هەبووە لە ئیسلامیشە بە هەمان شێوە هەیە پێت وایە ئیسلام شەرعیەتی پێت داوە یا ناچار بۆ مێژوو ڕەوت بکە لە دێر زەمانەوە ئەکچی عەدووبەوە کراوە کە پیاوەکەی بکوژی ژنەکانیش بێڵیەوە بۆی مەسەلەن لەگەڵیان ڕابوێرن کە ڕادەبوێرن عەدوو پێی خۆش بووە ژنەکانیشیان بکوژن منداڵەکانیشیان بکوژن بەس نەکەوێتە سەر تەرەفی مەقابل ئەوە لە مێژوو ئەوە بابووە هەتا سەردەمی کیسرا و سەردەمی یعنی وەکو ئەتک بووە وەکو ئەتکێک بووە ینی بەوە بربراوە بووە کە ژنەکانیان دەستی بەرامبەر بووە ئەو عورفە باو بووە لە عەرەب ماوەتەوە لە فوجار ئیشان بۆ حاڵەتە کردووە لە مەسەلەن فیل لە بنی کولەی تەغلیب کە بەسەرەکییاندادا بنی زوهەڕە و
ئەوانە ناو عربان ینی عرب لە ناو خۆشیانە کەنیزەکیان لێ کە برد بە ملیۆنەها مەحرەکە ڕوویداوە هەمووش کەنیزەی بردووە و هەر مەفهومەکە وا بووە تۆ شەڕ بکەی یعنی کەنیزە و ئەموال ببەی مەفهومەکە وا غەنیمە غەنیمە ببەی ئەسبابی شەڕ لەسەر چییە لەسەر مال و ئەتکردنی بەرامبەرە کە مەسەن خەڵکیان بە ینی وەکو سەبایە بڵین ئەمە بۆ چۆک پێدادان و شکست پێهێنانی دەرونی بووە شکست پێیانی بەرامبەرە کە ئیسلام هات ئەوە حرفە باوە وەکو مەسەلەی خەمڕ و ئەوانە کە باوە چۆن قانونی بۆ دانێت چۆن مامەڵی لەگەڵ بەڵام مامەسا خەمری حرام کرد چۆن حرامی کرد چەند تەدەروجی پێچوو ئەی بۆ بەڵ هەتا ئێستا هیچ ئاەتێکمانی لە قورئانی بڵێ حرامە ئەکسەر مباشر ینی بڵێ عەرق حرامە تەدەروجی داوەتێ یعنی سەبر تا گوێسەش عەرق حرام نی نەخێر حرامە بەس ئیشتەنی بوو کلمی وشە حرام بەکارناتەوە یعنی تەدەروجی پێکردو لە بەرەوەی حرفی عەرەبی وا بووە کەوا پێوە مدمین بوونە بەدایمان خواردویانە بەڵام مامەسە تۆ سەیریکە عەرق حرام کرا بە قورئان بە حەدیث قەطع کرا ڕیبا یەکسەر قەطع کرا کە لە ئەسڵی ئابووری قوڕەیشان بوو ئەی بۆ ئەگەر کەنیزە کووا حرام نەکرا کۆی لە بازی یا تیجارەتی سێکس با بڵێ مەسەلەی کۆی لەو کەنیزەکەوانە زۆر مدارای پێکرا یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو دنیا ئافەتی کوشتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕ مادەم محارب نەبن مەیکوژن مادەم باشە ئەمزن بیبەخشن کە نەیکوژی دەیهێڵەوە تۆ دەوڵەت نەبی تۆ داڵدەت نەبێ شەڵتەری ئافرەتانت نەبێ سزنت نەبێ کە ئەو ئافرەتانە لە شەڕ بەجی دەمینێن چیان لێ بکەیت دەبێت تەوزیع بکرێ لە ماڵی خۆیان دانیشتۆ تۆ بۆ ئەیگریانی لە ماڵی خۆی نەبوو محارب بووە خۆگە ئافرەت محارب نەبێ تۆ بۆ نیە کو حربی کردووە لەو کاتەیە بردویان بۆ حەرب دەبا لە بەدر ئافرەتێک هەبێ بمبرە مامۆستا پێم وایە ئەوەی کە من بیزانم ئەو ژنانەی کە ئەجیرن محارب نین لە ماڵی خۆیان دانیشتون کە ئەم شارە ئەجیرێ ئەوان ژنی ناو شارەکە ئەکەنە کەنیزەک نەک کەسێک کات بێ بۆ شەڕ لە تاریخاژن ناتۆ بۆ شەڕ ژەم یەک و دوو قەینا بەس بە ملیۆنەها تەنانەت ئەڵێن مەدینەوە پڕ بە عومەر و توێتی وەڵا کەنیزەک ماڵیان وێران کردووی ناتوانین بە ڕێگا بڕین یعنی ئەمانە زۆر بووە کەواتە ئەمانە محارب نەبوون من باسی پێغەمبەر و قورئان دەکەم حەقم هیچ سەردەمێکی کەنیە دوای ئەو فەرقی هەیە زەید و عەمر تاوانی خۆیان هەڵدەگرن چۆن ینی پێت وایە ئیشی ئەسحابە حوجە نییە نەخێر بەلای من حوجە نییە لای من قورئان و سنەت فعلی سەحابە لەوانەیە هەندێک فعل هەبێ پێغەمبەر نایڕاست باشە پێغەمبەر خۆشی کەنیزەکی هەبووە کەنیزەکی هەبووە ئەوەی کردوون بەڕڵای کردوون مارەی کردوون پرسی پێ کردوون هەر بۆ خۆی ملکەریەمین دەبێت پرسی پێ بکرێن نابێ مێردی هەبێ کە مێردی نەدەبێ داوای لە بکرێت کە مارە بکرێ چۆن مێردی نەبێ ئەم ئاەتی کە پێمان نەفەرمێ وەلا تمسکوا بعصام الكوافر ئەو ژنانن کە هێن بۆ لای مسلمانەکان کە ئەجیرێن لە حربە مێردەکانیان لەگەڵیانە مێردەکانیان ئەکوژرێن ئەکرێنە کۆیلەوە ئەمەشەکرێتە کەنیزەچەک لەم لە ئەگە مێردەکەی کوژرا بێ نەکە کوژری هەر مێردەکەی هەیە و ئەیکرێتە هیچ حاڵەتێکمانە کە مێردی مابێ وەکو تاریخ کە هەمان بێ لە سەردەمی پێغەمبەر و ئەسحابە کەنیزەک گیرا و کراوەتە کۆیلێکی سێکسی کۆیلێکی جنسی کە لە عەرب کەنیزە بەجی ماوە تۆ لای ئەو پیاوە حەقی جیماعی داوەتە یعنی حەقی شەرعی داوەتێک کەوا بتوانێت جیماعی لەگەڵ بکات بە شێوەیەکی حەڵال ئیکراهە ئەگە ئیکراه بێت جایز نییە چۆن بە ئیکراه نەهاتووە هیچیان ئەو ئابدێکە هیچ ئیرادەیەکی نییە دەمەشا فرۆشێ لە قانونی خوددا نەزەری کافر جایز نەبێت چۆن دەزێدانی جایزە ئەم کەنیزەکە ئەمڕۆ معاملەی جنسی لەگەڵاکە و بانی لە بازاڕی فرۆشێ خۆ بە ئارەزوو خۆی نییە نەسی حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم سەدەمی عومەر کوڕ خەتابیش منعی فرۆشتنی کە ئەوە کراوە لەمین کراوە منعی فرۆشتنیا کراوە چونکە خاصن ئەگەر بێتە دایکی منداڵ منداڵیە هەبێ یەکسەر حڕیش دەبێ دوای وفاتی پیاوەکە یعنی بۆ نییە بیفرۆشیەوە دووەم تەماشا حەدیثەکانی پێغەمبەر و ئاەتەکە سەریحە کە دەیەوێ ئەو حاڵەتە نەمێنێ بەڵام حرفە دەبێ معامەڵەی لەگەڵ بکە دەیەوێ ئەو حاڵەتە نەمێنێ کو دەبێ چاکبی لەگەڵیان نفسی لیباست چۆن تۆ لێ بەدەکە دەبێ ئەو ئەولا بکە دەبێ ئەکلی تۆ بێ نابێ لێیان دێگە لێیان دێ احتاق دەبێ یعنی ئازاد دەبێ یعنی هەموو مافێکی دراوەتێ ئەوجا لەهو ئەجران چۆن ئەگەر بێت و مارێکەی و ئازادیکەی دوو پاداش لای خوای گەورە دەگاتێ یعنی شریعەتی ئیسلامی ئەگەر مارەی نەکەیت و ئازادی نەکەی ماڵی خۆت ئەوە عرفە
ناچار بە ها پێغەمبەر صلی الله علیه ما وسلم مەسەلا تۆ ئێستا داعش ئەوەی کردوێتی پێت وایە مخالیفی دینە مخالفی دینە بەڵێ لە بەروی پاش فەتحی مەککەی هیچ مەسلەی سەبایە و شت نەماوە چۆن فەتحی مەککەی پێغەمبەر نەیکردووە خۆ هەمووی لە عێراقا لە فتوحاتی عومەری کوڕی خەتابە لە عێراق خەرچکرا بە کەنیزە لە تونس هەمووی کرا بە کەنیزە لە ئەسڵن لە بوخارا و ئەوانە کردیان بەشەر لە سەریان کە ساڵانە 40,000 کەنیزە چەند بن لە توراثی ئیسلامی هزار حاڵەت هەیە و یعنی کارەسات عومەر شا. توراسە توراسە و کارەساتی شا عومەر لە ڕوحی قورئان و سونەوە دەرنەچوە نەخێر لەوێ دەرنەچووە ئەگەر مەقاصدی شریعەتیان زانی عنی زانی با ئەوی دواوە بیزانی بە هەدەفی پێغەمبەری لەو هەموو دڵنەرمی و برەودان بە ئازادکردن و کەفارەکان کە هەر کەفارێ هەشتێ بکەی و کەفارەکەی ئازادبوونی کەسێکە کە بەندەیە دلیلە لەسەرەوەی شریعەتی ئیسلامی ویستوێتی ئەو شتە نەوێنێت بە درێژایی مێژوو چەوساندنەوەی مرۆڤ بە هۆکاری ئابووری و جیاوازی ڕنگ و ئاین بوونی هەبووە بەڵام کاتێ ئاین و ئایدۆلۆژیاکان مرۆڤیان وەکو سەنتەر سیر کردووە ئیدی پرسی کۆیلایەتی بەرەونەمان چووە